سەبارەت بە گرژی و ئاڵۆزەکانی دوێنێ شەوی ناحیەی عەربەت لە نێوان مامۆستایانی ناڕازی و بارهەڵگرەکان من ئێستا لە ناحیەی عەربەتم ماوەی 2 ڕۆژە بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەیانەوێت وەک هەڵوێستێک ڕێگری بکەن لە ئەو بارهەڵگر و سوتەمەنیانەی کە بە شەقامی سلێمانی عەربەتدا تێپەڕ دەبێت. من ئێستا لەسەر ڕێگای سلێمانی عەربەتم، ئەمەی لێرەدایە شوێنی خێمەی ئەو مامۆستا ناڕازیانەیە کە لە ڕۆژی یەکەمدا لە بەشی سەرەوەی ناحیەکە بوو. دواتر ئەم ڕێگەیە وەک لاوەکی بەکارهێنرا لەلایەن بارهەڵگرەکانەوە لێرەوە دەیانتوانێت تێپەڕن، بۆیە مامۆستایان شوێنی خێمەکەیان گواستەوە بۆ سەر ئەم جێگەیە. دوای ئەوە شەوی ڕابردوو گرژی و ئاڵۆزی کەوتە نێوان بەشێک لە بارهەڵگرەکان و مامۆستایان کە لێرەدا بوون بەهۆی گرژی و ئاڵۆزیەکەوە تەشەنەی سند و هێزە ئەمنیەکان تەداخلی گرژی و ئاڵۆزیەکەیان کرد. دواتر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە توانرا بڵاو بە مامۆستایان و ڕێگە بدرێت بە بارهەڵگرەکان بەم شەقامەدا تێپەڕن. بەشێک لە مامۆستایان و ڕۆژنامەنووسان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کەلوپەلەکانیان دەستیان بەسەرداگیراوە و جگە لەوەش هەندێک لە ئۆتۆمبیلی مامۆستایان کە لێرەدا بەجێما بوو ئەوانش لەلایەن هێزێکەوە خراوەتە سەر فرات و براوەتە ئاسایشی عەربەت و بڕیارە کە ئەمڕۆ کەلوپەلەکانیان پێ بدرێتەوە. من قسەم لەگەڵ بوتەبێژی مامۆستایانی مانگرتو کرد، وتەبێژی مامۆستایانی ناڕازی کە لێرە ڕێگریان دەکرد لە بارهەڵگرەکان. ئەو ئاماژەی بەوە کرد کە شەوی ڕابردوو کاتژمێردا لەلایەن بارهەڵگرەکانەوە هێرش کراوە سەر مامۆستایان و گرژی و ئاڵۆزی دروست بووە. سەبارەت بە گرژی و ئاڵۆزیەکان دەستگای ئاسایشی هەرێم ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە کە تێیدا هاتووە باس لەوە دەکا ئاسایش وەک لەلایەنی جێبەجێکاری دەست بەجێ مەبەستی کۆنتترۆلی بارودۆخەکە و ڕوودانی بارودۆخی نەخوازا و چوونەتە جێکە و تا ئێستاش هیچ کەسێک لەلایەن ئاسایشەوە نەگیراوە و هەمویان ئازاد کراون.